ئەنفلۆنزا هەڕەشەیەکی چاوەڕوان نەکراو. من توێژەرێکی بواری تەندروستی کۆمەڵگەم. ئەنفلۆنزا تەوەری توێژینەوەکانی منن. بە شێوەیەکی گشتی ئەم دەردە وەک نەخۆشیەکی بکوژ لی ناڕواندرێت، بەڵام لەوانەیە کارەساتی گەورە دروست بکات. لە پاش جەنگی جیهانی یەکەم و لە ساڵی 1980دا کوژەرێک سەری هەڵدا کە بۆ هۆی مەرگی نزیکەی 40 بۆ 50 ملیۆن کەس لە جیهاندا. ئەمە پەتای جیهانی ئەنفلۆنزا بوو کە پاشتر بە ئەنفلۆنزای ئیسپانی ناسرا لەبەر ئەوەی سەرەتا لە ئیسپانیا سەری هەڵدا و بە جیهاندا بڵاو بووە. ئەنفلۆنزا بە ڕێژێکی بەرز توشکەرە و لە کەسێکەوە بۆ کەسێکی دی بە خێرایی دەگوازرێتەوە. بڵاوبوونەوەی پرژە و دڵۆپا بەهۆی کۆکە یان پژمەی کەسێکی توش بووەوە، ڤایرۆسی نەخۆشیەکە بەسەر ڕووەکەکاندا بڵاو دەبێتەوە و ئەو کاتەی بەرکەسێکی تر دەکەوێ لەوانەیە نەخۆشیەکەی توش بکات. لە ساڵی 1980 هەتا 1920 بە توانایەکی کەمی تەندروستی گشتیەوە دەبوو جیهان ڕوبەڕووی ئەم پەتایە ببێتەوە. بە درێژایی سەدەی 20م و لە سەرەتای سەدەی 21دا چەند جارێکی تر پەتای ئەنفلۆنزا بڵاو بووە. مەترسی پەتای داهاتوش گەورەیە، هەرچەندە زاناکان وا پێشبینیان دەکرد کە ئەگەر پەتایەکی نوێ سەر هەڵبدات ئەوە لە ئاسیاوە دەبێت، بەڵام لە مانگی نیسانی ساڵی 2009 جۆرێکی نوێ لە ڤایرۆسی ئەنفلۆنزا لە مەکسیک دەرکەوت. سەرباری پێشکەوتنەکانمان لە زانست و تێگەیشتنە بەرفراوانەکانمان لە ئەنفلۆنزا، بەڵام ڤایرۆسەکە بەردەوام لە گەشەکردن و بازداندایە. لەبەر ئەوە هێشتا نادیارە کەی و لەکوێ پەتایەکی نوێی ئەنفلۆنزا سەر هەڵدەدات و چ ڤایرۆسێک هۆکاری ئەوە دەبێ. ئەم ڤایرۆسەی مەکسیک وا دەستنیشان کرا کە لە زنجیرەی ئەیو لە بنچینە جۆری H1N1 هەمان جۆری ئەنفلۆنزای مەکسیکی کە پێش 90 ساڵ ناسرا بوو. وا پێشبینی دەکرێت کە ڤایرۆسەکە سەرەتا لە بەرازەوە بۆ مرۆڤ گوازرا بێتەوە، ئەنجا لە مرۆڤەوە بۆ مرۆڤ لە جیهاندا. ساڵ و نیوێک پاشەوەی ڕێکخراوی تەندروستی جیهانی کۆتایی هاتنی ئەم پەتای ڕاگەیان، بەڵام دەرکەوتنەکەی ئەوەی بیرهێناینەوە کە ئەم پەتایە دەکرێت هەر کات و لە هەر شوێنێک بێت سەر هەڵبدات لە جیهاندا. ئەم پەتایەی H1N1 بووە هۆی مردنی پتر لە 200,000 کەس کە زۆرینەیان گەنج بوون و کەسانی ئەو گروپانە بوون کە پێشتر وا چاوەڕوان نەدەکرا لەبەر مەترسی نەخۆشیەکە دابن. هەموو کاتێکتان باش عەزیزان، یاڵقەی دووەم دەربارەی هەڵامەت و ئەنفلۆنزاتینەوە خزمەتانە مەڵقەیمان زیاتر دەربارەی ئەوەیە بۆی کە بزان جیازیە هەڵامەت و ئەنفلۆنزا چییە و جگەل ئەوە چارەسەرە باوانی کە لە بەردەستان چیان باش و چیان باش نییە. لەبەرەوەی کە بڕێک لە پزیشکەکان باس لە هەندێک چارەسەرەکەن کە لەناو خەڵکا زۆر باوە و بە قسەی خەڵکیش سوودی لێ وەرەگرن، دەرزی تێکەڵایکێکە لەو نمونانە و جگەل ئەوەش بزانین کەی خەڵک لە خۆی وازە دەرماوەرگرتن بێنێ بچی بۆ لای پزیشک و هەندێک پرسیارەکەوەی بۆچی لە ئەوروپا دەرزینە و لە کوردستانە دکتۆرەکان دەرزیەکەن بە خەڵکە. هەموو ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر لەگەڵ چەند میوانێک تاوتوێکەین لە مەڵقەی بەرنامەی لەشساغی کە هەمیشە دیگەرمان بن بۆی کە تەندروست بن و پێویستان بە شوێنی تر بێت لەوە. هەڵامەت و ئەنفلۆنزا جیاوازیان چییە؟ خۆی لە ڕاستیە هەردوو نەخۆشیەکە بەهۆی ڤایرۆس و ئینسان تووشیە بێ زۆربەی کات لە یەکەچێت. هەندێک علامات هەندێک نیشانە هەیە کە ئەتوانین بەکاری بێنین بۆ جیاکردنەوەن. بە تایبەتی یەکێک لەو علاماتانە نسبەتی بەرزبوونەوەی پلەی گەرمی لەشی ئەو ئینسانەیە. یعنی ئەگەر هاتوو ئینسانێک پلەی لەشی گەرمیەکەی لە 38 زیاتر بوو، ئەمە ئەگەیەنێ ئەو نەخۆشیە زیاتر ئینفلۆنزایە وەک لەوەی کە پێڵێن هەڵامەت. ئەگەر هاتوو هەندێک نیشانەی زیاتری لەگەڵا بوو، بۆ نمونە هەردووکیان لۆتگیران ئەو بەلوتایەتە خوارەوە چاو لەوانەیە سوور بێتەوە لەش ئێشێ، بەڵام ئەگەر هەندێک نیشانەی زیاتری لەگەڵا بوو زیاتر لەگەڵ ئینفلۆنزایە ڕوا. بۆ نمونە لەش ئێشەیەکی زۆر، کۆکەیەکی زۆر، ڕشانەوە، سەر ئێشەیەکی زۆر، هەندێک جار لەوانەیە شتیکەی لەگەڵا بێ، بۆ نمونە تەنگە نەفەسی. بۆیە ئەگەر ئەم نیشانانە بە تایبەتی ڕێژەی زیابوونی پلەی گەرمی لەش
زیاتر بوو زیاتر لەگەڵ ئینفلۆنزا ئەڕوا وەک لە هەڵامەتێکی بەسیط. باشە ماڵقی پێشوو باسمانەوە کە خەڵک خۆی چێتە دەرمانخانە هەندێک دەرمانەکڕەوەی کە بۆ یەکسەری کە تووشی نەخۆشیەکە بێ خەڵک ناکرێت کە سەرما بۆ یەکسەر بچێ بۆ لای دکتۆر. مەسلەی پلی دەرمەکەش زیاتر لەوان پێویستی بە دکتۆر بێت لەوانەیە کەس زەمانە گەرمی پێوی نەبێت. ئەوانەی تر بەسن بووی کە یا بۆ نمونە شتێکی ئاسانترم پێ بڵێت چەند ڕۆژ خەڵک دەرمانی بەکارهێنا و سوودی نەبوو بچێ بۆ لای دکتۆر. خۆی لە ڕاستیە ئێمە ئەگەر بینە سەر ئەوەی ئایا چارەسەری هەڵامەت یان ئینفلۆنزا چارەسەرەکەی بەڕاستی چارەسەرەکەی زۆر بەسیتە. ئەم نەخۆشیانە کۆرسێکی هەیە ئەبێ ینی مدەتێکی دیاریکراوی هەیە ئەگەر ئەو مدەتە تێپەڕی ئینسانەکە حتا لەوانەیە بەبێت چارەسەریش خۆی باش ببێت. بەڵام لێرە ئەکەوێتە سەر تەحملی ئەو نەخۆشە. ئایا ئەو نەخۆشە لەم ماوە دیاریکراوەیە کە ئەم حاڵەتەی هەیە تحملی ئەو نیشانانەکە یاخودنا خۆ ئەگەر حتا عیلاجیش بەکارنهێنرێ لەبەرەوەی ئەمەی تیاباتێکی ڤایرۆسیە لەوانەیە خۆی کۆرسی نەخۆشەکە هەر خۆی بڕوە بەبێ چارەسەریش بەس لە لای خۆمان بەڕاستی لەبەرەوەی زۆربەی کار نەخۆشەکانمان تحملی ئەو مدەتە نیشانانیان نیە تحمل بکەن بەبێ چارەسەر بۆیە بێگومانە چون چارەسەر وەرەگرن. بەڵام لێرە ئێمە باباسی ئەوە بکەین ئایا چ نەخۆشە پێویستی بە داغڵبوون و نەخۆشێکمان هەیە بەشیشی گشتەوەی کە لە ڕۆژدانستی ئاماژەی پێوێرێ کورسی هەڵامەت ماوەی هەفتەیەکە یان هەتاوەکو دە ڕۆژە و ئەوە بەگشتی هەفتەیەک باسەکرێت بە پشودان و ئاخواردنەوەی زۆر نەخۆشەکە بەشیشی گشتی چاکە بێتەوە هەندێک جار لەوانەیە هەندێک دەرمانی ئازارشکێن بەکاربێنێ. کەسێکمان هەیە هەفتەیەک یان دە ڕۆژە چاک نەبووەوە یە سەرمای دکتۆرەکە باو پرسیارەکە لێوە دەست پێ بکەم بۆ خەڵک ئەڵێن ئەوانەی کە لە ئەوروپاش یاون من وان ئەڵێم ئەڵێن لە ئەوروپا دەرزی نییە کەچی دکتۆرەکان کوردستان زۆر حەزە دەرزیە فعلەن وایە؟ بەو شێوەیە نییە بەڕاستی خۆی ئێمە زۆرێک لە دەرمانەکان کە هەیە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکان هەم بە حەبیشەیە بە کەپسول هەیە بە دەرزیشەیە ئەکەوێتە سەر چەند شتێک. یەکەم ئایا ئەو نەخۆشە پێویستی بەم نەوعە جۆرە دەرمانە هەیە یاخودنا ئەگەر پێویستی پێی هەبوو دکتۆرەکە قەنەعەتی وابوو کە ئەم نەخۆشە پێویستی بەم دەرمانەیە لە ئیختیاری هەم دکتۆرەکەیە و هەم نەخۆشەکەشە کامیانی ئەوێت عیلاجەکە بە شێوەی حەبێ کەپسول بێ یاخود دەرزیوێ یاخود بە نەوعێکی کە باسی بکەین. ئایا ئەو نەخۆشە ئەتوانێت حەبوو دەرمان وەربگرێ و بیخوا یان هەندێک نەخۆشیە ناتوانێت. بۆ نمونە نەخۆشی وامان هەیە لەگەڵ حاڵەتەکان ڕشانەوەی هەیە ئێکە ئەگەر حەبوو دەرمان بە کەپسول بە حەب بیخوا ناتوانێت بیخوا ئەڕشێتەوە ئیسفادەی لێ ناکە کەواتە ئەو کاتە ئەگەر هەمان دەرمان بەکاربێنی نەتوانین بە دەرزی بەکاری بێنین. بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێ کە ئەم دەرزیە بۆ هەموو کەسێ بەکاربێنین و لە بەکارهێنانی دەرزی یاخود حەبا هیچ فەرقێک نییە ئەتوانین هەردووشی بەکاربێنین بەڵام بە شەرتێک ئەو نەخۆشیە پێویستی بەو دەرمانە بێن نەک ئێمە نەخۆشی وامان هەیە بۆ نمونە ئێمە باسەکەمان باسی ئینفلۆنزا و هەڵامەتە کە لە زۆربەی حاڵەتەکانە پێویستمان بە ئەنتیبایۆتیک نییە دەرمانی ئەنتیبایۆتیک بەڵام زۆربەی ئەم حاڵەتانی لە کوردستانە ئەیبینین ئەنتیبایۆتیک وەرەگرن بۆ هەڵامەت و ئینفلۆنزا جا چ بە دەرزی بێت چ بە کەپسول بێت چ بە حەب بێت کە ئەمە ڕوویەکی زانستی نییە بەڕاستی. بەڵام ئەگەر نەخۆشێک ئێمە وتمانم نەخۆشە پێویستی بە ئەنتیبایۆتیکە ئەگەر بە کەپسول بێ یان بە دەرزی بێ لێرە مشکلەکەمان ئەوە نییە کامیانە بەڵام ئایا نەخۆشەکە توانێت کامیان وەربگرێت. تەمە بێت بەڕێزانە سەرنجتان بۆ ڕابکێشم ئەنتیبایۆتیک ئەڵقەی پێشوو تۆزە باسمان کرد بەو دەرمانانە دەوترێت کە بۆ چارەسەری نەخۆشە بەکتریەکان بەکاردێنێت بەڵام نەخۆشی هەڵامەت نەخۆشیی ڤایرۆسیە چەند چرکەی دەوەستین ببینن نەخۆشی هەڵامەت چۆن ڤایرۆسەکە دێتە ناو لەشی مرۆڤ و چۆن لەناو هاوڵاتیاندا دەگوازرێتەوە. پاشەوە لەگەڵ دکتۆر هێمن لە گفتوگۆکەم بەردەوام دەبم بۆی کە بزانم دەرزی تێکەڵا بۆ ئەم چارەسەرانە چۆنە لەگەڵماوە. هەموو جارەیە کەسێکی توشبوو بە ڤایرۆسەکە کە دەکۆکێت یان دەپژمێت دەیان هەزار پرژە و لۆپەی وێرد بە ژینگەدا بڵاو دەبێتەوە. تەنانەت بچووکترین دڵۆپەش لەوانەیە سەدان ڤایرۆسی تێدا بێ. دەکرێت دڵۆپە وردەکان بەهۆی دەم یان لوتەوە بچنە لەشی کەسێکی ترەوە و بەر ڕووپۆشەشانەی کۆندامی هەناسە بکەون.
پرۆتینێک لەسەر ڕووی ڤایرۆسەکە کە بە وەرگرێکی سەر ڕووی خانەیەکی ساغەوە دەلکێت هەرکە ڤایرۆسەکە خۆی بە خانەکەەوە نووسان لە ماوەی چەند چرکەیەکدا دەچێتە ژوورەوە و کاری دەست بە سەراگرتنی خانەکە دەست پێ دەکات و هەزاران کۆپی خۆی وەبەردێنێت. خانەکەش بەم دەست بە سەراگرتنە لاواز دەبێت و لە کۆتاییدا دەمرێت. ڤایرۆسە نوێیەکان بەردەبن و خانەکانی هاوسەی ئەو خانەیە توش دەکەن یان دەگەڕێتەوە بۆ ڕێڕەوی هەناسەی کەسی توش بوو. بەهۆی تێکشکاندنی خانەکانەوە سۆ ڕوو دەدات و ڕووپۆشەشخانەی بۆری هەناسە لاواز دەبێت. ئەمەش دەرگا بۆ میکرۆبە توشکەرەکانی تری وەک بەکتریا دەخاتە سەرپشت بۆ ئەوەی بێنە ناولەش و مرۆڤ تووشی هەوکردنە جیاوازەکانی وەکو چەنگە نەفەسی بکەن کە دەکرێت دووچار بکوش بێت. سۆی خانەکان وا لە کەسی توش بوو دەکەن کە بکۆکێت یان بپشمێت. بەهۆی ئەمەشەوە ژمارەیەکی زۆر ڤایرۆسی تر بە ژینکەدا پەرش دەبن و کە دوجار کەسانی تر توش دەکەن و بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە فراوانتر دەکەن. دەرزی تێکەڵا ئەوان چۆنە خۆی لە ڕاستیە ئەو بەکارهێنانی ئەو شتێککە پێڵێن تێکەڵە لە ناو خەڵکا باوە هیچ ڕۆیکی زانستی نییە لەبەر ئەوەی ئەو دەرمانەی کە بەکارە هێنرێ لە ئەو تێکەڵەیە یەکێک لە دەرمانەکان پێڵەن ستیرۆید دەرمانی ستیرۆیدە جا چ دێکسامی سازۆن بێیان هەش دەرمانیش کە بێت کە تێکەڵی یەکەن لە چەند ڕوویەکەوە ئەم بەکارهێنانی ئەم دەرمانە زانستی نیە یەکەم باشە پێشەوە تۆ لە پێش ئێستا باسەوە کەوتە من زۆر کێشمارەگەن ئەنتیبایۆتیکە هەیە خۆستیرۆیدەکان ئەنتیبایۆتیک نین ئەوەی کە لە ڕووی زانستیەوە کە باسەکرێت جگەلەوەش هەر لە کتێبا هەیە کە پێیانە وترێت دەرمانە سەحیەکان بەمانایەکی تۆ لە هەر شوێنێکی لەشتا کێشەوە هەبێت ستیرۆیدەکان دەکرێت چارەسەرێک بێت بۆ توایە نیشانەکان لەڕەوێنێتەوە قیچەکە بۆ خەڵک بەکارهێنێت چ کێشەیەکەیە خۆیرا چەند کێشەیەکەیە یەکەم ئەسڵی تێکەڵکردنی دەرمانەکە ئەگەر ئێمە بێنین دوو دەرمان تێکەڵاو بکەین کە ئەو کۆمپانیای ئەو شەریکی ئەو دەرمانەی دروست کردووە ئەو دەرمانەی وا دروست نەکردبێت کە بۆ تێکەڵکردن بشێ ئەو دوو دەرمانە کە تۆ بەکارێنی لە ناویەکە کارلێگەکە کە کارلێکی کرد ئەم نەخۆشە ئەیکە ڕاستە لەوانەیە لەو کاتەیە هەست بە باشبوون بکە بەڵام لە پاشە ڕۆژە ئەو دەرمانای کە کارلێکی کردو بەیەکەوە لە جسمی ئینسانە مەجموعی گۆڕانکاری ڕۆیە چەندەها مزعفات و شتی کە دروزە بێ کە لەوانەیە نەخۆشەکە هەر نەشزانی هینی ئەو دەرمانە بۆ کە بەکارێناوە لە ڕوویەکی کەوە ئەگەر تێکەڵیشی نەکەین بەڵام خۆی دەرمانەکان کە وەکو ستیرۆیدوان یان ئەوانەی کە پیانەڵن ستیرۆید کە چەند نەوەیەکن مەجموعەیە مزعفات لە لەشی ئینسانە دروست دەکرێن ئەگەر بە شێوەیەکی زۆر و بەردەوام بکرێت یەکێک لەو مزعفاتانە چییە؟ بۆ نمونە ئەوانەی نەخۆشی شەکرەیان هەیە شەکرەکەیان زۆر بەرزەبێتەوە ئەوانەی زەختیان هەیە زەختیان زۆر بەرزەبێتەوە ئەگەر زۆر بەکار بهێنرێ ئەبێتە هۆی قەڵەوبوونی جسمی ئینسان پێستی نەرمەکاتەوە ئەبێتە هۆی دروستبوونی ئاوی سپی لە چاوە قورحەی مەعیدە برین لە مەعیدەیە لە گەدەیە ئەبێتە هۆی دروستبوونی ئێسکە نەرمە گورچی لە زەعیف بوون هەندێک کاتیش هەیە ئەم دەرمانانە لەبەرەوەی هۆرمۆنن ئەبێتە هۆی حتا دروستبوونی کەمی هۆرمۆناتی لەش بۆ نمونە لە ئافرەتا لەوانەیە نەزۆکی دروست بکەن ئەگەر بەکار بێ ئەکەوێتە سەر جۆری ستیرۆیدەکە ئەو هەموو زیاتر بەکارەهێنێت دیکادرۆن کە ناوە تیجارەکەی دیکادرۆنی پێڵ ئەم دیکادرۆنە بەلایەنی کەمەوە 72 سەعات ئیش ئەکا یعنی ماوەی 3 ڕۆژ لەوانەیە ئیش بکە ئەگەر ئەم نەخۆشە لە ماوەی بۆ نمونە چەند مانگێکە مانگی دەرزیەک لەمە بکە بۆ نمونە لە ماوەی 3 مانگ بۆ نمونە یعنی مەسەن ئەم نەخۆشە هەموو مانگێکە چێ دەرزیەکەکە بە چەند دەرزیەکی دیاری کراو ئەبێتە هۆی توشبوونی حاڵەتێک کە پێڵێن ئەدرینەڵ ئینسەفشنسی یعنی چی؟ یعنی کبکردنی ئەو هۆرمۆنانەی کە لەسەر ڕژێنی گورچیلەوە دەرەچێ یعنی لەمەولا ئەو ئینسانە وای لێیە کە ئەحتیمال دەکاتە سەر ئەو دەرزیە ئیتر خۆی ڕژێنی سەر گورچیلەی هۆرمۆنی تەواو دروست ناکە بۆیە حاڵەتێکی بۆ دروست بێ پێڵێن ئەدرینەڵ ئینسەفشنسی ئەمە فعلا لەناو خەڵکە هەیە بەس قسەی کتێبە نەخێر ئەمە
واقعی ئیشەکەی و دەرمانەکە خۆی ئیشەکەی وایە خۆت دیتەوە وەکو پزیشکی شوێنەوە بەڵێ من چەندەها جار نەخۆشم بینیوە کە تووشی ئەدرینەڵ ئینسەفشنسی بووە حتا هەندێک نەخۆشیە لە مردن گەڕاوەتەوە هەر بەهۆی ئەم دەرزیە تێکەڵانەوە بەهۆی ئەو دەرمانانەی کە پێڵن ستیرۆیت. باشە کارەکە لە هاوڵاتی وەرمانگە بەرەو پزیشکی هێناوی لە پزیشکی هێناوی پاش دەڕۆژەگەر هێن نەبوو اینجا داخلی خستەخانەکەی و کاری خۆیان بۆکەن زۆر بە وردیش باسی مۆزۆی دەرزیمان کرد بۆم باس بکەی ئێوە کارەکە لە پزیشکی هێناویەوە جۆزنەوە بۆ پزیشکی سنگ بە تایبەتی کە باسی مەسەلەی کۆکەی درێژخایانت کرد ئەگەر حاڵەتەکە یعنی توشبوونی ماکەکانی ئینفلۆنزا هەندێک کات هەیە ئەبێتە مزعفات ئەو ئینفلۆنزایە بۆ نمونە هەندێک جار هەیە ئینفلۆنزا خۆی ڤایرۆسە بەڵام دوای چەند ڕۆژێک لە هەندێک کەسا بە تایبەتی خۆی ئەوانەی کە سنگیان هەر نەخۆشی درێژخایانی هەیە ئەبێتەوەی دروستبوونی ئیتیاباتێکی بەکتریایی لەو شوێنێکی ئیتیاباتە ڤایرۆسیەکە تاسیری تێکردووە ئەمە ئەبێتە هۆی چی؟ ئەبێتە هۆی حاڵەتێکە پێڵێن ئینتیهاباتی سیەکان نەک قەسەبات لەم حاڵەتانەیە لەوانەیە پێویست بکات دکتۆرێکی نەخۆشی ئەوانی کە پسپۆرنەوە سی ببینیان هەندێک کات هەیە ئەم ئیتیهاباتە ڤایرۆسی ئینفلۆنزایە ئەبێتە هۆی زەعیفبوونی هەناسە تەنگە نەفەسی زۆر دابەزینی ئۆکسیجین لە خوێنە ئەوە کاتێک ئێمە داغڵ یەکەین ئەبێت لە بەڕاستی چارەسەرێکی تاو لە بەشێکی خستەخانە وەرگیە کە پێڵەن ICU یاخود بەشی چاودێری ورد چونکە ئەم نەخۆشانەی کە بۆتە هۆی زەعیفبوونی هەناسە و سیەکانیان بەوەی ئینفلۆنزا ئەو بێت لە چاودێری وردا بنرێن نەخۆشەکە جیا بکرێتەوە و هەندێ چارەسەری زۆر تایبەتی پێویستە ئەوە لەوانەیە لەو کاتانە پێویستکە ئەو پزیشکانە بیبی بۆ بەستە بۆی کە بزانین ئەم نەخۆشانە چیان بۆ دەکرێن ئەو کە چاودێرە وردانە چین کە لەبەردەستن لەگەڵ پزیشکی پسپۆری سنگە دوێن کە لە هەمان کاتە بەڕێوەبەری یەکێک لە گەورەترین نەخۆشخانە هەناریەکانە لە کوردستانە پاشەم ناوبڕا دێنەوە خزمەتتان. بۆچی شروع بکۆ کە خەڵک گێژەکە؟ خۆی ویستم یەکشت بڵێم پێشەوەی کە باسی ئەو بکەم زۆر جار هەیە هەموو ئەو حاڵەتانەی کە پەیوەندی بە بەشی سەروی کۆئەندامی هەناسەیە زۆر جار بە ئەنفلۆنزا حسابەکرێ هەمووی وانە ڕاستە هەموو نیشانەکانیان لێگەچێت بەڵام هەمووی ئەنفلۆنزا نییە ئەنفلۆنزا و هەڵامەت و ئەو هەوکردنانێکەوە پەیوەندی بە لوت و گیرفانەکانی لوت و قورگ و قورقڕاگەوە هەیە زۆربەی جار لێک ئەچن هەمووی بەڵام شەرنی هەمووی ئەنفلۆنزاوێ هەمووشان کۆکیان لەگەڵایە زۆربەی زۆریان خەڵک شروعی کۆکە خوا جێژەبێ لە بەرەوەی ئەو دەرمانانە زۆربەیان جۆرێک لە هەندێک دەرمانی تایەکە یەکێک لە کاریگەری لاوچەکانی بریتە لە جێژبوون چونکە تەسیرە کاتە سەریا کاریگەری هەیە بۆ سەر جۆزکە و گوێناوە لە بەرەوە ئەوانە زۆربیان یاخود جاری وایە کاریگەری سنترەڵی هەیە ینی هینی بەڵێن ناوەند لە بەرەوە تووشی جێژبوونە بن ینی بەڵام ئەمە بپێ جۆری دەرمانەکە و بپێ جۆری کەسەکەژە گۆڕێت ئەم گێژبوونە بەشێکی گشتیشی باشە لە دەرمانەکە هەبێت یان زیایە هەندێک جار شتێکی باشە خۆی هەندێک جار لەسەر ئەوە کاریگەری دەرمانەکە دروست دەبێ چونکە ئەو جێژبوونە یاخود ئەو جۆرە حاڵەتە ئەو جۆرە باڵین کاریگەری ئەبێتەوەی کە کاریگەری هەبێ بۆ سەر بەشەکانی کۆئەندامی هەناسە و کۆچین کەم کاتەوە لە کەسەکە هەر لەڵامەوە هەندێک جار باشە هەندێک جار باش نیە باش چۆن زانین باشە باش نایزانی چونکە خۆی لە ڕاستیەکەیە هەمووی پەیوەستە بەیەکەوە ینی کە تۆ حاڵەتێک چارەسەر ئەەکەی بە هەمووی چارەسەرەکەی بە تەنیا یەکشە چارەسەر ناکە ینی تۆ ناتوانین بەس کۆکەکە چارەسەر کەیوانە کاتێک ئەزانی باشەیان نا ئەگەر دەرمانەکان کاریگەری هەبوو بۆ سەر تەندروستی کەسەکە اینجا ئەو زازانی ئەمە باشەیان باش نیە حاڵەتی وێران نالەکەواتە دکتۆرەکان دەرمان سەر تاقیەکەنەوە نەخێر خۆی وان نییە ئێمە سیرکە بزانانی ئێمە سیستمێکی تەندروستی زۆر ئەتوان بڵێن زۆر باشمان نییە ینی هەمومانی زانین باش بەڵام خەڵک پێشەوەی کەەوە بە تایبەتی لە ئەنفلۆنزایە پێشەوەی کەەوە ڕاوێژکاری بە دکتۆر بکە ڕاوێژکاری بە چەند کەسێکی تر کردووە هیچیان خۆیەتی یعنی خەڵک بۆ خۆی لە خۆی دەرمان بەکارێنێ دکتۆر بڵێت چی خەڵک ئەچێت دەرەوە لە دەرمانخانەکان دەرمان وەرەگرێ ینی سەردانەکەش یاتی دکتۆر بڵێ چی هەڵگەشێت دەرەوە لای کارمەندێک هەندێک دەرمان بەکارێنێ دکتۆر بڵێ چی ینی ئەمانە خەڵک خۆیەتی خۆی ئیستیشارە بە خۆی شتێکی خراپەکەی طبعاً ئیستیشارە بە خۆی و بە خەڵکانی ینی ئەمە
کەمکردنەوە نییە لە ئاستی خەڵک بەڵام کەسانێک کە پسپۆر نین لەو بوارەیە خۆی ڕاوێژکاری بەواناکە اینجا دوایی گەڕەکە بە دکتۆرەکە یعنی ئاخر کەسە لێرە زۆربەی لەوێرانێتە بەردەستان لە لای دکتۆر لە لای دکتۆری ئێمە لەم حاڵەتانەیە زۆربەی جارەکان ئەگەر هەموو جارەکان نەبێت دکتۆر ئاخر کەسە کە خەڵگە چێ بۆ لای یعنی هەموو شتەکانی تەواو کردووە مادام تۆ باسەکەت بەستۆ بە سیستەمی تەندروستیەوە من سیستەمی تەندروستی بە وردی خوێندوو لە بەریتانیا ژیاویشن بەرکەوتوم لەگەڵ سیستەمەکەیانەکە یەکێک لە باشترین سیستەمەکانی دنیا لە وڵاتانەشە سەرمابردن و هەڵامەت یەکسەر ناچی بۆ لای دکتۆر سەرەتا چی بۆ لای یاریدەری پزیشک چی بۆ لای سەیدەلانی لای ئەوان هەفتەیەک هەندێک دەرمانی سەرەتایی وەرئەگری اینجا ئەگەر پێویستی کرد ئەچێت حتا وەڵاوقەی پێشوو بەرنامە لەر ساغیە هەموو باسەکەمان لەسەر بابەتە بوو بۆ نابێت لە کوردستان دەرمانی یەکە لەوێ دەرمانی سەرەتایی وەرەگرن ئەم ئەنتیبایۆتیک و دژە میکرۆبی کە هەیە و بەم چڕیە تۆش لەوانەیە لەگەڵ مابی لەوێ بەم شێوەیە بەکەن لەگەڵتا تەواو ئێمە مشکلەکەمان لەوایە ئێمە کێشەکەمان لەوایە هەموو کەسێک کە ئەچێ یەکسەر بەبێ ئەوەی کەوا بیری لێ بکاتەوە بڕێکی زۆر دەرمان وەرەگرێ لە هەموو شوێنە ئەو دەرمانانە دەزەکەوێت تەنانەت دوای لێ هاتووە لە وڵاتانەیە دەرمان ئیستیفادەی نەماوە یعنی زۆر لە دەرمانەکان سوودی نەماوە بۆ تەندروستی خەڵک بەڵێ هەندێک لە دەرمانەکان یعنی ئەگەر ئێستا باڵێن تیۆژینەوەی بکرێ کە لەوانەیە ئەشکرێت تەبعاً زۆربەی دەرمانەکان سێرەکەی سوودی نەماوە بە میکرۆبەکە هەموو دەبێتە ڕێزیستانت یعنی هەموو ئەو میکرۆبانە وای لێ هاتووە مقاومت بەرگریکی زۆر باشیان هەیە بۆ دەرمانەکان و وەکو وایە دەرمانە وەرنەگرت بێت ئەمە کێشەکە لێرە یعنی لا دروست دەبێت ئێمە ژەڵەی بعضی دەرمان هەیە توانی خۆت بەکاریبێنی بەس نەک هەموو دەرمانی لاقی پێشووی بەرنامە لەر ساغا دکتۆرە ڕازا و دکتۆری سەردارانی زۆر بە وردی باسیەوەی کرد وتی سەرەتا لەگەڵ هەڵامەتە بە هیچ جۆرە بەتایبەتی بۆ مناڵ نابێت ئەنتیبیۆتیک بەکاربێنرێت و ئەم دەرمانە سەرەتانی وەکو پاراسیتۆمۆلمانش تەنها 3 ڕۆژە بەتایبەتی ئەوان لەسەر کۆڵدینگ ئەوڵێن کە دەرمانی عراقەکە اعتمادیان هەیە لە دوای 3 ڕۆژەکە ئەگەر کاریگەری بچۆ لای دکتۆر تاوا قسەکەی وابزانوەنیە زۆر باشە مادام ئەو دەرمانانە تەمان بەڕێزان ئەوەی کە دکتۆر فەریدون باسی کرد دەرمان بەرگری یان ڕزیستانس بۆ دەرمان پەیوەندی بەوە هەیە کە زۆر خەڵک بەکاری دێنێ بەبێ شارەزای ئەمە بێ پرسی پزیشک ئەمە حاڵەتێکە لە هەموو دنیا هەیە بەڵام لەوانەیە لە وڵاتانێمە زیاتر بەرەبەر کە خەڵک ئاسانتر دەستێکە ئێستا لە وڵاتان زۆر کار لەسەرەوەکەن نەخۆشی ئینفلۆنزا بابەتێک نییە تەنها لە مرۆڤدا دەرکەوێت وەکو دان نەخۆشی تر یەکێکە لەو نەخۆشیانی کە لەنێوان مرۆڤ و ئاژەڵدا هاوبەشە و هەندێک جار دەکرێت لە ئاژەڵ بگازرێتەوە بۆ مرۆڤ لە نمونەی ئاژەڵانی کە تووشی ئینفلۆنزا دەبن بریتین لە پەلەوەرەکان وەک قاز و قەل و مریشک و مراوی و هەروەها لە ئەسپ و لە بەراز بۆ بەستی قسەکردن لەسەر بابەتە هاتوونەتە ناوەندێکی ئەکادیمی لەگەڵ خاتونی قساکەن کە پزیشکی ڤێتێرنەریە و لە هەمان کاتدا یاریدەری ڕاگری کۆلۆژی پزیشکی ڤێتێرنەریە لە زانکۆی سلێمانی پاسێکی کورد لەگەڵ خاتون نەهلاکەین بۆی کە بزانین چۆن ئەنفلۆنزا لەو ئاژەڵانەوە دەکرێت بۆ مرۆڤ بگوازرێتەوە چونکە هەندێک لەوانە دەکرێت بۆ خۆیان توشبوو نەخۆشیەکە بن بەڵام نیشانەکەیان پێدا دەرنەکەوێت و بۆ ئێمە بگوازرێتەوە هەر بۆ نمونە ساڵی 2009 ڕێکخراوی تەندروستی جیهانی پەتایەکی ڕاگەیان لە مەکسیک بە ناوی پەتا ئەنفلۆنزای بەراز بزانین ئێمەش کە بەرازە بینین بترسین لەگەڵ نەخۆشی ئینفلۆنزای باڵندە یەکێکە لەو نەخۆشیانەی کە تازە نییە بێگومان بێجگەلەوەی کە مرۆڤ تووشی ئەبێ زۆربەی جۆری ئاژەڵەکان حتا باڵندەکان تووشی ئەبێ باشە تۆی دەقا بەس باڵندە یان بۆ نمونە ئەسپ و بەراز و ئەوانی تریش لە مۆزوعە بێگومان هەموو جۆرە باڵندەکان لە هەمان کاتە ئاژەڵەکان بە تایبەتی وەکو لە ناو کۆمەلگایە باوە بەرازش تووشی ئەبێت و ئەسپش تووشی بێ بەڵام بە ڕێژەیەکی زیاتر بەراز تووشی ئەبێت تاوابێ ئینفلۆنزا نەخۆشیانێکە لە نێوان مرۆڤ و ئاژەڵەکانە نەخۆشیەکانەکە هاوبەشرانیوانیانە بە تەکید دا ئەندرێت یەکێکە لەو دەردە مرۆژەڵەیەکان کە بە شێوەیەکی سروشتی دەگواسترێتەوە لە بینی مرۆڤ و ئاژەڵ و باڵندەیە باشە لە باڵندەکانە مەسەرەن مریشک و قەل و قاز وەمانە هەموو تووشیانە بێت بەتاکید بەڵام بەپی زۆربەی سەرچاوەکانی پزیشکی ڤێتەرنەری ڤایرۆسی ئینفلۆنزای باڵندە لە ناو خانەی ڕێخۆڵەی ئینفلۆنزای با بڵێن ببرن پەلەوەری کێ ئاوێکانە دەژێت هەروەها لە ناو ئەو خانانەدا ڕێژەکەی زیاد ئەکات گەشە ئەکات بە شێوەیەک بێ ئەوەی هیچ زیانێک بۆ جۆرە باڵندانە بگەێنێت باشە لەو ساڵە بیرمەکان ئینفلۆنزای باڵندە دروست بوو قەل و قازی خەڵکیان کۆ کردەوە و هەمویان سووتان و مانای لە
ئاخری ئێستا کە دووبارە دنیا زستانەوەمانە خەڵک خەلوقازمان و ڕاگرێ گۆشتەکەی بخۆیان دیسانیان سووتێنێ حکوومەت ئێمە لێرە دەبێ بابین لە ڕووی چۆنێتی هۆشیاری دێنە خەڵکەوە کە ئەم نەخۆشیە دەگوازرێتەوە وەکو ئاماژەمان پێکرد بە شێوەیەکی سروشتی لە ناو خانی ڕێخۆڵەی باڵندەکێوی ئاویەکان دەژێت وەکو بڵێن قاز و مراوی بە تایبەت مراویدا ئەندرێ وەکو سەرچاوەیەکی هەمیشەیی گواستنەوەی ڤایرۆسی ئینفلۆنزای باڵندەیە تووشی نەخۆشیەکە نەوەز بەسەکە دەگواستێتەوە بەڵێ لێرە ئەگەر ئێمە چۆن هۆشیاری بدەینە خەڵک کەوای لێ بکەین ئەو نەخۆشیە نەگواسێتەوە ئەگەر بێ من لێرە مراوی بەخێوکەم نەخۆشیەکەی تیان نەبێ لە چ کاتێک ئەگەری هەیە ئەو مراویی کە لە ماڵی من هەیە توش بێت لە وەرزی کۆچی باڵندە ئاویەکانە کێویەکانە بە تایبەت با بڵێن وەرزی پاییزتەوە بێ زستانە ببین لە بیدایەتی پاییزەوە دەست پێ ئەکات هەتا زستان چکو هەتا پلەی گەرمی نزم ئەبێتەوە مانەوەی ئەگەری مانەوەی ئەم ڤایرۆسە بە شێوەیەکی زۆر زیاتر ئەبێت باشە سعی خەڵک گۆشتی مراوی نەخۆ ئەگەر بێ تێکەڵ بێت لەگەڵ با بڵێن باڵندەکێوی ئاویەکان من دلم نایخوا باشترە باشە لە خەڵکی لە لادیاژی مراوی هەیە چی لە پادی کوژە لێرە ئێمە بۆی بتوانین براوەکەی خۆمان بپارێزین لەم ڤایرۆسە دەبێت لە ژوورێکی داخراوە بەخێ بکرێت هەتا ژوورێکی مەبەستم دەچێت تێکەڵ نەبێت لەگەڵ باڵێن باڵندە ئاویەکان کێویەکانە یعنی ئەمە یەکێکە لەو خاڵانی دەبێت زۆر گرنگی پێ بدەین لە باڵندەکان وازمان هێنا بینە سەرباسی ئەسپ و بەراز لە وڵاتی مە خەڵک بەراز ناخوا بە تەبعاتیش ڕای ناگرێت لە ماڵەوە ناترسێن نەخۆشیە بگوازێتەوە بۆ مرۆڤ زۆر کەمە دەتوانین بڵێنیش دەگمەنە لە وڵاتی خۆمانە دەگمەنە باشە ئەی ئەسپ ئەسپش هەروەکو زانیاری بەپێی با بڵێن سەرچاوەکانی پزیشکی ڤێتەرنەری لێرەیە لە هەمان کاتە با بڵێن بە ڕێژەیەکی کەم بەخێو ئەکرێ ئەگەری گواستنەوەی بۆ مرۆڤ ئەوەش هەر زۆر کەمە هەر بەڕاست ئەسپ بەڕاست و تمراوی توش نابێ بەزەی جوێزێتەوە ئەوان تووشە بن با بڵێن بە نسبەتی ڤایرۆسی ئینفلۆنزای باڵندە یا با بڵێن بەعام ئێمە باسی ئەگەر ڤایرۆسی ئینفلۆنزا بکەین لە ڕێخۆڵەی باڵندە بە شێوەیەکی سروشتی گەشە ئەکات بەڵام بە نسبەتی ئاژەڵەکان با بڵێن وەکو ئەسپ یا بەرازە تووشی ئەبێت یعنی تووشی نیشانەی با بڵێن بۆ نمونە ئەسپە پژمێ بەڵێ چۆن میشەکالوتی بەڵێ بێگومان یعنی ئەمە بڵێن نیشانەکانی ئینفلۆنزا بە شێوەیەکی گشتی چ لە مرۆڤ چ لە ئاژەڵە هەروەکو یەکوایە کە مەشاکلی بەڵێ مەشاکلی با بڵێن هەراسەداری کە ئەبێت باشەکە بێگەر ئەسپێ پژمی خەڵک لێ دوورخاتەوە خۆ دوورخاتەوە وەکو ئاماژەمان پێکرد ئێمە لێرە کاتی لێ ئەترسین لە کاتی وەرزەکەی بە تایبەت بڵێن ئەم بەرنامەیە ڕێک لە سەرەتای زستانە لەو کاتێکی تر ئینفلۆنزا لە هەموو دنیاە بڵێن لە بەشێکی نوێی سەرەوەی دنیاە بەرەو سەرەوە خەڵک بترسێ لە ئەسپ ئەزانە بۆ ئێمە لێرە بە پێی سەرچاوە زانستیەکان زیاتر مەترسیمان لە ئینفلۆنزای باڵندە دەبێت کە H5N1-ەکەیە کێشەمان چۆن ئێنوانەکە لە بەرازەوە ئەوازرێتەوە بەڵێ ئێمە واتە ئێمە لە بەراز و بەراز و پەلەوەرەکە لەم دوو جۆرانە زیاتر ئەترسین واتە بە نسبەتی با بڵێن ئەسپ کە تووشی جۆرێکی ئینفلۆنزا ئەبێت وەکو شێوەیەکی ئامی ئەیەکە ئەو مەترسیەمان سەلامەتە بڵێ کاواتەوەی کە زۆر مەترسیدارە بەراز و باڵندەکانمان باس کرد بەرازەکە چی ئێستا بۆ نمونە ئەگەر خەڵک سبەینە باخی هەیە لە دەرەوەی شارەکە چێتە دەرەوەی بەرازێکەوەینە پترسێ لەو بەرازە لێرە ئێمە دەبێ ڕەچاوی ئەو خاڵانە بکەین ئایا ئەو بەرازە تووشی حاڵەتەکە بۆ یان نا ئەگەر بوو بەرازەکە دوانە بەڵام ئێمە لێرە دەبێ بزانێت کەوک بڵێن ئەم ڤایرۆسە لە ڕێگای چیەوە ئەگواسرێتەوە لە ڕێگای هەوا ئەگواسرێتەوە ئەگەر بوو من بەرازەکە لە باخەکەما هەبێت بەڵام زۆر کۆنتاکتم لەگەڵیان نەبێ نزیک نەبمەولی ئەو مەترسی نابێت بەلای باخکاتە پڕیز کێشێ هیچ کێشێکی نابێت هێشتا باسەکانمان دەربارەی ئینفلۆنزا بەردەوامە و هەک بەمان زانیاری زیاتری تایە دەڵمان هەندێک دەرمان هەیە کە بە توبی بەدیل باسەکرێ یان بڵێن دەرمانە عشابەکان ئێستا دەرمانە کیمیاکان کاریگەری نەکەن مام پرسیارە کەم دەرمانە عشابانی کە ئێستا هەر کە خۆم تووشیە هەڵامەتە بووم یەکسەوتی ئامە بۆ کۆکە زۆر باشە دەرمانێکیان نامێ فعلا باشن بەڵێ هەندێکیان زۆر باشە جا خۆی هەر خۆ دەرمانەکان زۆر بایان هەر لە جیا و گژ و جا دەرێنێ بەس جیاوازەکەی لەکوایە
شەریکەیەکەیەت یا مەسەلەن باڵێن توێژینەوە لەسەر دەرمانێکە کرێ ئەمان بعربی پێڵن استیخلاسێکن ینی با بڵێن دەریهێنن کورتەی باسەکان ینی لەم جیایە یاخود لەم ڕۆوەکە یا لەم شتە شتێک دەرێنن کە ئیسیفادەی هەیە پوختەکەی دەرێنن و بە جوعەیەکی معەنێن تەمان شتی کەشی جاریوایە تێکەڵەکەن بەڵام تۆ کە خۆی بەکارهێنی هەندێک جار هەیە مادەی تریشی لەگەڵایە کە لەوانەیە زیان بەخش بێ اینجا لەبەرەوەی ئێستا یعنی ئێستا لە هەموو دنیا تەبعاً توبی بەدیل بەکارهێنریەوانە هەندێکیان زۆر سودمەندن بن هەندێکیان سودمەند نین یعنی ئێستا من چۆن زانەوەی خۆم سودمەندە یان نە هاوڵاتی لە ماڵەوە ئێستا بەدایان جۆری ڕۆکی هەیە لە ماڵەکانە چی بکە؟ نابێ زۆربەی بەکاربێنی بەڕاستی ئیلا ئەوانە نەبێت کە لە شەریکاتی زۆر باشەوە دەرچوون ئیلا ئەوانە نەبێت کە چکە شەریکاتی دەرمان ئێستا ئەوانە کێتە وڵاتەوە هەمیان باش نین هەندێکیان شەریکاتێکن نە ناسراوە کەس نازانێت لە چۆ دەرچووە کەس نازانێت لە چۆ دروست دەکرێت کەس نازانێت ئەمە چۆن دروست دەکرێت باشە کێشەکە لەوە ئێستا وەزارەتی تەندروستی جنابیش بەشێکی لە سیستەمی وەزارەتی تەندروستی کواڵیتی کۆنتڕۆل هەیە و دەرمانی کیمیاییەکان بەڵام پێش چەندەڵقە لەگەڵ پزیشکیشی دەرمانساز پێ چاوپێککەوتن کروتی دەرمانی عشاب تاکو ئێستا لە کوردستان و لە عێراقیش ناتوانێت کواڵیتی کۆنتڕۆلی بۆ بکرێت ناتوانێت بزانین بەڕاستی ئەمە تیاتیانی وە قسەی من نییە قسەی کەسێکە کە پسپۆری بوارەکەیە مادام تۆ باسی شەریکاتی باشە کرد کەوا بێ ئەگەر دەرمانی عشابەکە گران بوو باشە نەخێر عێلاقی بەگرانی باشە هاوڵاتیەکی سادە چۆن بزانێ ئەم شەریکەیە باشە باش نییە ناتوانێت بزانێ ئەزانی چۆنە هاوڵاتێکی اعتیادی بەڕاستی زۆربەی دەرمانن کەوتم کە بەکارێنی لە خۆی بەکارێنی ئێمە کەوتونێتە ژێر کاریگەری چەند شتێکەوە یەکێک لەوانە کە ئێستا کاریگەری زۆرە بریتێ لە ئەم مشکلی دارایی کە دروست بووە یەکێک لەوە تەوانمانە هەمووی تەسیری هەیە ئەو کەسە ناوێت بچێ وەلای دکتۆر ناوێت پارەبا بۆ لەبەرەوە یەکسەر ئەڵێ بەشکەم من شروع بۆ کڕم پێی چاک بم کەوتونێتە ژێر کاریگەری با بڵێین قسەی خەڵکی ترەوە مەسەلەن هەموو کەسی لای ئێمە پسپۆڕە تۆ لە شوێنێکا دانیشی ئەڵێ بەخوا هەڵامەتمە چوار کەس هەڵەیاتی ئەو ئەڵێەوە بەکاربێنە ئەڵێ من شروع بێکم خواردەوە زۆر باش بەوە ئەمانە هەمووی کاریگەری بێژگەلەوەی کەوتونە سەر ژێر کاریگەری تێنەگەیشتنی هەڵەوە مەسەلەن زۆربەی خەڵک ئێستاوە هەستەکاڵێت خەستەخانەکان باش نین دکتۆرەکان احتیمامان پێنایەن هیچ ئیسیفادەی نییە لە خەستەخانەکان ناچینە ئەوە لەبەرەوە کەوتوتە ژێر کاریگەریەوە کەوتونێتە ژێر کاریگەری ئەم هەموو دەرمان و مربانی کە کەس نازانێ ینی مەسەلەن نەک کەس نازانێ بەعزێ هەندێکی نازانی لەکوێوانە گرانی دەرمان معنای چاکی دەرمانەکە نییە جاری وا هەیە دەرمانێکت هەیە بە چەند شێوەیەک چەند شەریکەیەکی هێنێ بەڵام لەوانەیە هەرزانەکان لە هەمان کاریگەری زیاتر بێ کاریگەری لە وڵاتی چوەکو ئەمریکا و گاتە کوردستان فەرقی هەیە لەوەی لە ناو عێراقا دروست بکرێ ئەگەر هەمان کوالیتی بێ یاگەر ئەو بێت ئەوی عێراقیەکە باشترە هەرزانتر دەرەچێت تەمان ئەو کاتە لە باشی لە هەرزانێکی عالم ینی هەرزانتر دەرەچێت تۆ ناتوانانی مقارنەی و دوانە بکەیت فەرقی هەیە باشە شتێکی زۆر ئاسانە و بمێکیشە خەڵک بەکارهێنێ من بە مناڵش زۆر پیان کردو مەسەن کە خەڵک بەتایبەتی تووشی ئازاری سنگ و کۆکا بێت تەشتێکاوە هێنە ناوی گەرم اینجا مەڵحەمێکی تیەکە مەڵحەمی نعناکە اینجا سەر زۆپاکە اینجا چەشەفەکەی بخارەکە زۆر باشە هەموو بخارێک هەموو خۆی یەکێک لە با بڵێن کە ئەو شتانەی و چارەسەرانی ئیسفادەی هەیە بۆ ئەم حاڵەتانەی ئەنفلۆنزا و با بڵێن یاخود هەموو هەوکردنەکانی بەشی سەرەوە بەتایبەتی و کەسانی کەوا لوتیان یا گیرفانی لوتیان با بڵێن جیوبەکانیان ناڕەحەت بۆ بریتێ لەو جۆرە بخارە ئەو بخارە یارمەتیکردنەوەی کوونەکانەیە یارمەتیکردنەوەی با بڵێن کراوەکانەیە و لە ئەنجامەوە ئەو کەسە هەناسە و ڕینەکانی باشتر بێ بچگرۆی ئیفرازاتی زۆرە بێ یارمەتیەوە کەوا سوکتر بێ هەناسە لەسەر زۆپا بڵێن و ڤیکینیتێک لەلایەتێکن خۆی ناتوانین وا بڵێن بۆ شێوەیە کە تۆ باسی بەڵام دروستکردنی بخار ئیسیفادەی هەیە بەڵام نەک بخێ مەنجەڵێ بخێتە سەر سۆپا و خۆ سووتی ناتوانی کتریەک لەسەر ئاگرێک دانی نەک سۆپا کارەبا خەڵکی خاتە سەر ئاخر دەچار نییە بە حکومەت بڵێن کارەبا باشە بەخاست ئەوە بوو ئەتوانی ئەو مەڵحەمەتیەکەی یارمەتی ئەیە یۆکالۆپتۆسی تایە ئەو بخارە جاری وایە بەڵێ زۆر ئیسیفادە خۆش تاقیم کردوتەوە بڵێ خۆش بڵێ کەم سادەیە چونکە تۆ بەتایبەتی لە ئەنفلۆنزایە یاخود لە مزاعفاتەکانی ئەنفلۆنزایەکەیشیان بریتێ لە هەوکردنی با بڵێن جیوبەکان کە ئەو کەسە لوتی ژیرە یاخود لە ئاڕازەکانی ئەنفلۆنزاکە ئەو کەسە تووشی لوت ژیرانە بێ بریتێ لەوەی کەوا لوتیان
ئەم منطقانە قورس دەبێ ئەم بۆشایانە پڕ بێ لە ئیفرازات یارمەتی تۆ یارمەتی بێ ئەو ئیفرازاتە نەمێنێ ئەبێ ئەو کوانەی کە لەوێ ئەو ئۆپرینانە بیکەیتەوە ئەوە یارمەتی دایا لە کردنەوەی وانەیە و لە ئەنجامە ئیفرازاتەکەیتە دەرەوە بۆ خۆی هەم ئەو کەسە لە جیرانەکەی نامێنێ هەم ئاڕازەکانی و سەر شتەکانی کەم کاتۆکو دکتۆرە تۆ ئەو بە باشترە زە لە بقەنای دەرمان و نانە ئەوە جێگی دەرمان و شروع نەکردو یەکەم خەت من زۆربەی یاخود ژمارەیەکی زۆر لەو کەسانە من خۆم ڕێنمایانەکەم ئەڵێم ئەم حاڵتە ئاوا بکە و جاریوان مەرحەمەکەشیان بۆ نووسن ئەڵێم بەو شێوەی بەکاری بێنە ئیستیفادەی زۆر کەس ئیستیفادەی لێەکا بەڕاست باشە شتێکی تر هەیە کە لەم ڤیکس شتێکی ئەوەنە بچووکی سوورە سڵینیە خەڵکی هێنی ئاتۆزەگا لە بەردەماکی یا لە ناوچەوانی بۆ ناوچەوانەکەی ئیستیفادەی نین بەس ئەو ڤیکسەش هەمان ئەوەیە یعنی ئەو ئۆپینیانە کات و ئیستیفادەی هەیە هەمان کاریگەری هەیە جاری وایە هەر ئەو ڤیکسە ئەتوانی خۆی مەڵحەمانەش هەمان شتیتی ئەتوانی بکەیتە ناو ئاوکۆ هەر سوودی خۆی لێوەرەگیرە بەڵام بەمەرجی ئەو کەسە هەندێک کەسێ بە ڤیکسەکە تووشی حەساسیە دەبێت ئەو کەسە ئاگای لێ بێ هەندێک کەسێ تەنانەت ڤیکسەکە ناڕەحەتیەکە یعنی ئەو کەسە زوو هەستی پێیەکە لەوانەیە تەنگە نەفەسیکە یعنی لۆ ئەگەر کەمیش بێ بەڵامەرە بێ بزانێت باشە دەربارەی حەبی ئیلتیهابات لەگەڵ ئەو شتانی ترەکە بۆ بابەتە بەکارهێنرێ تۆ زۆر تاکید لەسەر کردو کە خەڵک ناوێ بەکاری بێنن بێ ئاگاداری دکتۆر با بە دوو شێوە قسە بکەین شێوە عیلمیەکەی نابێ بەکار بێنرێ لە بیدایەتەوە بەتایبەتی لە دووسێ ڕۆژی یەکەمە بە شێوەیەکی زانستی هەموو دنیاواڵێ ئەگەر بە زانستیانە بیر بکەیتەوە نابێ بەکاری بێنی و دەریش کەوتووە بەکارهێنانەکەشی تەنانەت دوور ناخاتەوە لە کەمکردنەوەی نەخۆشیەکە و تەنانەت هەندێک دیاسات هەیە لە مزاحفاتەکانیشی دوور ناخات هەنجار زاشێکە چکە ڤایرۆسەکە دەکرێت شتە بەکار بێنێت لەبەر عیلمیەن زانستی بە شێوەیەکی زانستی نابێ بەکار بێنرێت بەڵام ئەمە لە وڵاتی ئەمە زۆر با بڵێین زۆر پێڕەو ناکرێت چونکە وەکوتم ژمارەیەکی زۆر لەو کەسانێک هەیەن بۆ لای دکتۆر پێشەوە خۆیان دەرمانەکان بەکارهێناوە تۆ پێ و خۆش و پێ و ناخۆشەکەی پێخۆتە ئەو لە ماڵ وڵایەتی لاشی نەوێت چ لە دوکانێک لە سایدەلێک لە شوێنێک پێیەکە خۆی بەکارهێنێ خۆی تاقی ئەکاتەوە ئەگەر چاک بوو باشە ئەگەر چاک نەبوو اینجا دکتۆر زۆربەی کەزیە بۆ لای دکتۆر لە کاتی ئەنفلۆنزا ئەمانەیە لەبەر ئەنفلۆنزەکە نایە یان لەبەر مۆزاعەفاتی ئەنفلۆنزەکەیە کە ڕاوێنێ بۆ لای دکتۆر یان لەبەر ئەوەیە هەندێک جار هەیە نیشانەکانی نەخۆشەکە لێی ناڕوا کە ناڕەحەتترینیان بریتێ لە کۆکەکەی لە کۆڵ نابێتەوە یەک بۆ لای دکتۆر ئەڵێ من یەک هەفتەیە ئەوەشم خواردووە ئەوشم بەکارهێناوە بەڵام هەر چاک نابم لەبەر ئەوە بەکارهێنانی ئەنتیبایۆتیکەکە زۆر جار بەدەست دکتۆر نییە بەکار نەهێنانی لە سەرتاوە باشترە بەڵام خەڵک خۆی بەکاری ئەهێنێ کابراایەک بەکارهێنایە بەکارهێنانەوە گرنگ نییە هەفتێکی بەسەرا تێپەڕێ و کۆکەکە بەرینە یە بۆ لای جەنابەت باسمان لە مۆزوعی ڤیکسەکە کرد و هەڵمەکەەوە ئەمانە هەمومان باس کرد چی بۆکەن باش بەس بۆ بزانین بۆ کۆکەکە بەرینایە باشە زۆربەی زۆریان لەبەر عیلاجەکانیان لە سەرەتاوە ناجح نییە یاوەتە یەک شروعی بەکارهێناوە یاوەتە ئەسڵان ئەنفلۆنزا نییە ئێمە خۆ بەس ئەنفلۆنزامان نیە تووشی ئەم حاڵتەمان دروستکاوەکو باسم کرد هەندێک حاڵتمان هەیە ئیلتیهاباتە پێویستە ئەنتیبایۆتیک بەکاربێنێ اینجا کە ئەمەیەت کۆکەکە چی پێڵێ مەسەلەن تەوان کۆکە خۆی یەکیشیان بریتێ لە حاڵەتێکی دیفاعی لە شەیاری بۆ خەڵک تووشی کۆکابێ بۆیە خەڵک تووشی کۆکابێ لەبەرەوەی سنگی یا بۆرەکانی هەناسی هەست ئەکا کەوا ناڕەحەتێکی ئەوە فریاتە دەرەوە کۆکە بە دوو نوع یاوەتە کۆکەکە وشکە یاوەتە کۆکەکە تەڕ زۆربەی کۆکە تەڕەکان شتێکی باشە بۆ بەمعنای وایە سنگی ئەو کەسە نەخۆشە و ئیفرازاتی تیا هەیە یان لەگەڵ ئیفرازاتەکە باڵێن نەتیجەیەکی نەخۆشیەکەی لەگەڵایە کە بریتێ لە چێم جەراحەت و بەکتریا و شتانی کە لە ناوەوە بەهۆی ئایا بەهۆی بەرگری لەشی خۆیەوە بیا بەهۆی دەرمانەوە بێت کە لە ناوچوون ئەبێ بە بەڵغەم فڕیاتە دەرەوە وەکو باسمان کرد وتمان کۆکە دوو جۆرە تەوان جۆرێکیانەوەی کە ئیفرازات و بەڵغەمی لەگەڵا بیانێ و کەلیمەی بەڵغەمە خۆی وا هاتوو بە سیاقی کەلیمەکە تەوان ئەمە معنای وایە ئەو کەسە سنگی باشە بۆیە چونکە تۆ سنگت توانای ئەوەی هەیە ئەو ئیفرازاتی کە پێویستی پێینێ فڕیاتە دەرەوە معنی ئەبێت تۆ یارمەتی بی ئەم کەسانە کە کۆکەیان هەیە و کۆکەکان بەڵغەماویە ئەبێ ئێمە یارمەتیان بین چۆن بە خواردنەوەی شلەمەنی زۆر بەتایبەتی شلەمەنی گەرم بۆ بوخاری کە باسمان کرد لەگەڵ هەندێک دەرمان ئەو دەرمانانی کە بەڵغەمەکە ئیفرازاتەکە
یعنی چیەکەن میکۆلایتیکن کەوا شلیەکەنەوە بۆی ئاسانتر فڕێبێتەوە و هەندێک جاریش دەتوانێت یارمەتی ئەو کەسە بێت تەڵان ئەمە لێرە نییە بکێشین بە پشتیا بە قایمی و بۆی بتوانێت بەڵخەمەکەی فرێتەوە دەرەوە ئەمە یارمەتیمانەیە کەوا سنگی ئەو کەسە پاک بێتەوە زووتر چاگەبێتەوە ئەمە یەکێکە لەو ئێجراعاتانەی کە ئەیکەین لەگەڵ دەرمانە بۆ کەمکردنەوەی کۆکەکە ئەم دەرمانە کۆکە قیچەکە کابرا پێشوو بنای وەرگری لە سای دەرێ خۆی وەریگرتووە پێ هەموو کەسێک لایەوە خاصەتەن لە زستانە شەش نوعی بێ لەوە مشکلەکە لەوەیە کە هەندێکیان تێکەڵاوە بۆ بەعزێ جۆری هەیە بۆ بەعزێ جۆری تر ناوێ بەزەوەی جنا هەمووی تقریبا زۆربەی زۆری یەکتر ئێستا چی بەکارێنی کەم بۆ لای ئەوە چی بووکەن دوایەوە من ناوم بەپێ جۆری بەڵغەمەکە بەپێ جۆری کۆکەکەی ئەگەر کۆکەکە باڵێن لەو نوع بوو کە بەڵغەمی لەگەڵا بوو ئەوە بوو ئەو کاتە هەندی طبعا هەندێکی هەیە کۆچینەکەت بەڵغەمەکەی خراپە خوێنی لەگەڵا ئەوانە پێویستی بە فحوساتی تایبەتیە پێویستی بەوەی بگەڕی بزانی بۆ ئەم سەبەبەوەی لەو خوێنە نیشانەی سیل بێ هەندێک جار یەکێک لە نیشانەکانی سیل یەکێکیانەوەی کە بەڵغەمەکەی خوێنی پێوە بێ باشباک پرسیارێکم بە زۆر بە کورتی وەڵام بەرەوە یەکێک لە بەرپرسە باڵەکانی تەندروستی و توێتی سیل هیچ نییە بە زەڵامەتێکی درێژخایانە فعلا وایە نا سیل نەخۆشیەکی درێژخایانی میکرۆبی یعنی ئەوە مەترسیدارەکە باسەکرێ طبعا باش ئەوە لە کاتی مەترسیدارەکە ئەوەیە یەکێک لەو قیاسانەی کەوا تەندروستی وڵاتەکەی پێ سیلە سیلێکێک لەو کێشانەی کەوا پێویستە یعنی بەپێی باڵێن داتاکانی WHO دێت تا 2050 لە ناو ببرێ چۆن لە ناوە برێ ئەگەر ئاوا بیری لێ بکەیتەوە بێ زۆر بەجددی بەرنامەیەک بۆدانی باشە پرسیارەکە لە سەکانی خۆتەڵی ئەنجێمەوە خەڵکەڵێ دکتۆرەکان هیچمان بۆ ناکەن و ئەگەر لێمان و خزمەتمان ناکەن پێشەوەی باسی شار بکەین فعلا دکتۆرەکان من ئەزانم کە دکتۆرەکانیش بۆ خەڵکەکەن بەزەوەی لە زمانی تۆ جۆم لێبێ فعلا احتمام بە خەڵک لە خەستەخانەکان نەک سێرکە دکتۆری ژووک و خەڵکی تر فەرقیان هەیە دکتۆر با بڵێن لێرەیە دکتۆری شەیە مستەوای خزمەتکردنەکەی مستەوای علمی ناڵم کەس غەڵەتیم دەگە هەیە لە خزمەتکردنا تۆ هەشە هیچ یعنی ئەویش وەکو خەڵکی تر تەسنیفەکرێن هەیە زۆر باشە هەیە باشە هەیە کەم باشە هەیەهژە هیچ باشنی و جۆ بە کەس نایە بڵێ ئەمەمان هەیە بەڵام ژمارەیەکی زۆر لە دکتۆرەکان باشن بە نمونە بۆ دەێنمەوە کە ئێستا لە زۆربەی شوێنەکان دەوام نییە لە زۆربەی شوێنەکان خزمەتی ژنی هیچ نییە بەس بەم ڕۆژە دکتۆر و باڵێن کارمەندیش لەگەڵای خزمەتەکە ئەمە بە چی قیاس بۆ هەڵامەت و بۆ مەسەلەی ئەمە هەڵاتی ئێستا و پرسیارەکە بۆ هەڵامەت و بۆ سنگێشە بۆ کۆکە بە دوو قەشی پێ ناچێت بە 30 علاجی بۆ سەلە بڕۆ آخر سیرکە نەخۆشی تەسنیفەکرێ نەخۆشی هەیە زۆر قورسە نەخۆشی زۆر قورس نییە نەخۆشی هەیە پێویستی بەوەیە پستۆ نەخۆشەکە ببینی و ئەزانی چی علاجی بۆ نووسی نەخۆشی وایە نەخێر پێویستەوە دەدەقە لەگەڵ نەخۆشەکە قسە بکەی بزانی ئەمە لە چۆ هاتووە نەخۆشێکی چیەتی نەخۆشەکانی تری چۆنە خۆ ئەمە زانی چۆن هەموو نەخۆشێک و یەک نییە یەکێکی هەوە هەڵامەتی حی عەلە سەڵا زانی نەخۆشێکی ناتوانانی 20 دقیقە لەگەڵ خەریک بی بەس نەخۆشیەکە پێویستی ئەی باشە نەخۆشێکە بۆ خەستەخانە جاری وا هەیە دەردی تۆڵی بە 15 ثانیە بە 20 ثانیە علاجی بۆ نووسێ ئەڕوا بەس نەخۆشی واش هەیە 6 ڕۆژ لە خەستەخانە بێنێتەوە عەمەلیاتی بۆ کورێ و 4-5 دکتۆر خەریکی بێ و سیاڵە دەڕن و ئەیدورنەوە و دوایەوەی بن بۆ ICU ئەمانچیە باش هەڵامەتەکە بە 15-20 ثانیە بەدوورێ نا ئەوان کێشەی نییە ئەو کێشەکەی زۆر نییە ئەتوانێت حەل بکرێت اینجا یەکشتیش لەبیر نەچێت زۆربەی یا ژمارەیەکی زۆر خەڵک فێر بۆ چیەکە بۆ خۆی دانیشتۆ ئیشەکەی خۆی هەمووی تەواوەکە لە دایرەیە لە هەر شوێنێکە لە پاسایەمانە خۆی گۆڕێچێ بۆ سەیرانوێتەوە 6 ساعات هەشتە چێ بۆ تەواوی لە من هەڵامەتمە کاکە ڕۆی حەق نابێ ئەخە تۆ ینی دروست باشە لە حاڵەتێکە ئەگەر ئەنفلۆنزا بوو بە پەتا بەتایبەتی لە زستانەکە ئەگەر ئێمە هەیە جگەرەوە ژەگەر نەبێتە لە حاڵەتە تاکەکانە با بڵێن کە چەند سەد دانەیەکیشمان هەبێ لە حاڵەتی نیمۆنیا و حاڵەتەن کە پرسیانبێکی چاودێری ورد و بە جیاکردنەوەی قاوشە لەم قەرانی دارایەدا مەزرعە تەندروستیەکانی کوردستان و بەتایبەتی نەخۆشخانەکەیەوە کە چاوی زۆر لەسەر بۆم بابەتە ئامادەن بۆی کە پێشوازی نەخۆش بکەن هەتا ئێستا وا بووە بڵێ خۆی ئەنفلۆنزا خۆی پەتاییە زۆر بێ بە شێوەیەک لەو زانی چۆن ئەنفلۆنزا کاتێک زۆر مەترسیدارە ئەگەر بە شێوەیەک بێ خەڵک بمرێ لە ئەنجام ئەنفلۆنزاکە تا ئێستا شکر لای ئەمەوە نیە بەڵام بەم ئیمکانیەتە کەمێکی ئێستا لە وڵاتەکە تا هەیە بەڵێ تا ئێستا پێم وانێ کێشەیەکی زیاد لە ڕادەبەدر دروست بوو ئەگەر خوا نەخواستە بوو بە شێوی کوێ ئەو کاتە جهودەکان زیاترە بێ و کاتە هەموو لایەک گێتە سەرخەت بوو حاڵەتەکە هیواداری ئینشەڵڵا دروست دەبێت هەڵامەت و ئەنفلۆنزا دوای لە نەخۆشیانن کە نیشانەکانیان لە یەک دەچێ و
هەمووشمان بەتاقەت دەکا. ئازاری ماسوولکە و سەرێشە و پژمە و کۆکە و چڵم و ئەمانە لە نیشانە باوەکانین و هیچ کەسێک حەز ناکات تووشی بێ. لەبەرەوە لە کاتی تووژبووندا زۆر کەس بە دوای وەرگرتنی چارەسەر ئاگەڕێ یان هەنجار خەڵک خۆی دەرمانیان بە خزمەکانی. بە شێوەیەکی گشتی سەرچاوە زانستەکان و پزیشکانی پسپۆڕ ئاماژە بۆ دەدەن کە دەڵێن هەتا ماوەی هەفتەیەک تا 10 ڕۆژ پێویستی بە وەرگرتنی هیچ جۆرە چارەسەرێک نییە، تەنها ئەو چارەسەرانە نەبێت کە بۆ ڕەوانەوەی کەمێک لە ماکەکان بەکاردێنرێت وەک ئازارشکێنەکان یان هەندێک جۆری دەرمانی کۆکەی سادە و ئاسان بەکاردەهێنرێت. لەبەرەوە هەتا ئەتوانن ماوەی هەفتەیەک تا 10 ڕۆژ کە تووشم نەخۆشیە بن بەحێنەوە لە ماڵەوە شلەمەنی زۆر بخۆنەوە، چکە لە ماوەدا بۆ خۆی چاک دەبێتەوە. ئەگەر چاک نەبوونەوە دەتوان سەردانی پزیشکێکی گشتی یان پزیشکێکی هەنایی بکەن. لەبەرەوە نەخۆشیشی ڤایرۆسی و تا خۆی خولەکەی تەواو نەکات چاک نابیتەوە. لەوانە حاڵەترەوەیە کە خەڵک دەچێت حەبی ئیلتیهاباتیان دەرزی تێکەڵە وەردەگرێت. هەمدوانە هەردووچیان لە مەودای درێژخانە کاریگەری زۆر خراپ پێم بەستە تەندروستی مرۆڤ هەیە. ئێستا هەندێک کەس دەرزێت تێکەڵەکە تێکەڵاو ناکە، هەر یەکی لە لایەکی ماسوولکەکە دەدا. ئەمە دەکرێت لە ماوەشی کورتخایانە سوودی هەبێ، بەڵام لە درێژخان و لە بەکارهێنان و دووبارەکردنەوەی بەردەوامدا زەرەری ئەجگار گەورە بە تەندروستی مرۆڤ دەگەیەنێ. لەبەرەوە نەخۆشیە ماکەکانی زۆر ناخۆشە حەز ناکەین کەسانی عەزیز و نزیکمان توش ببن. لەبەرەوە خۆپاراستن کارێکی زۆر گرنگە. بۆ خۆپاراستن لەم نەخۆشیە خاوێنی گرنگترین شتە و کلێنسیش بەشێکە لەم خاوێنیە. مامۆستایانی عەزیز و دایکان و باوکان منداڵەکانیان فێر بکەن. بەتایبەت لە مۆرزەدا لە کاتی پژمینە بپژنە ناو کلێنسێکەوە بەم شێوەیە. لە پاش پژمینەکە دەستڕەکەخە دەکەین، دەستمان بەرناوەکەی ناکەوێت. وا دەخێنە کلێنسەکە دەخێنە ناو تەنەکە خۆڵێکەوە. پاش ئەمەش دەستمان بە ئاو و سابوون دەشۆین. ئەگەر هاتو کلێنز لە بەردەستدا نەبوو دەتوانن لە کاتی پژمیندا یان ناوی چاکەتەکان یان قۆڵتان بەکاربێنن بەم شێوەیە. بەڵام بێگومان لەگەڵ گەڕانەوە بۆ ماڵدا یەکسەر ئەو چاکەتە دەشۆردرێ وەکۆمین کە ئێستا دەبێت بشۆردێ. لەمانە حاڵەتەوەی هەندێک کەس هەیە لە کاتی پژمەیە دەپژمێتە ناو دەستیەوە یان دەستی لوتی پێدامشێنێ وا دەستی بە دیوار دەسڕێ. هەمووەمانە کاری هەڵەتن و دەکرێت نەخۆشیەکە بڵاو بکەنەوە. لەبەرەوە ئێوەش هەتا دەتوانن تەوقە و باوەشپیاکردن کەم بکەنەوە، چونکە تەوقە و باوەشپیاکردن دەکرێت ڤایرۆسەکەتان بۆ بگوازێتەوە. ئەگەر هاتو لە ماوەی هەفتێک تا 10 ڕۆژە چاک نەبوونەوە سەردانی پزیشک بکەن بۆ وەرگرتنی چارەسەر. لێرەدا ئەمەڵقەی بەرنامەی لەشساغی تەواو دەبێت و ئەڵقەی داهاتوو بابەتێکی زۆر تایبەتە و شتێک دەوێت کە هیواداری وەک هەموو ئەڵقەکانی سوود بەخش بێ بۆتان. هەتا ئەو کاتە بەخواتان نەسپێرم، هیوادارم تووشی هەڵامەت نەبن و پێویستان بە پزیشک و خەستەخانە و دەرمان نەبێ. شەو و شەوگارتان شاد، بەخواتان نەسپێرم. خواحافیز.